بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. گرێبەستی نێوان دوو هاوسەر لەلای ئەڵڵا گرنگترینی گرێبەستەکانە. لەبەرەوەی لە قورئانە فەرمێ: وكيف تأخذونه وقد أفضى بعضكم إلى بعض وأخذن منكم ميثاقا غليظا. ئێوە لەگەڵ هاوسەرەکانتانە گرێبەستێک لە نێوانتانایە کە شکاندنی زۆر قورسە. گرێبەستێک لە نێوانتانایە کە شکاندنی زۆر قورسە. ئیمامی مجاهید تەلەبەی ابن عباس رضا رحمەتی ئەڵڵای لێبێ فەرمێ: جعل الله الميثاق الذي بين الزوجين أغلظ من ميثاقه الذي أخذه من الأنبياء. فرمي الله سبحانه وتعالى أقري بستي كلا نيوان جنو مير ديكا دايناوا زور بقرستر وطنتر قورا وقرانتر ناوي بردوه لو قري بستي كلا نيوان خويو بيغمرانا هي واتا بيماني نيوان جنو مير دي لا الله سبحانه وتعالى قرستر وقورتر لا پەیمانی نێوان الله سبحانه وتعالى لەگەڵ پێغەمبەرانی. باشە بۆچی؟ لەبەرەوەی بەهۆی ئەو گرێبەستەوە ئەو شتانەی لەوە پێش بۆ دوانە حەرام بوو بوویە حەڵاڵ. بەهۆی ئەو گرێبەستەوە ئەو شتانەی لەوە پێش حەرام بوو ئیتر بوویە حەڵاڵ. لەوە پێش ئەگەر بچوونایە بە نزیکی یەکان نەظەر بوو، تەماشایەکیان بکردە، خەلوایان بکردە، سێمیان شەیطان بوو. ئەگەر سەرجەیان بکردە زینا بوو. ئێستا سیرکردنیانە بێ بە عیبادەت، قسەکردنیان لەگەڵ یەکتری خۆشەویستی دەربڕینیان بۆ یەکتریە بێتە عیبادەت، و خەلوەیان ڕەحمەت و بەرەکەت دابەزێتە ناوی، و لە هەمان کاتیشە سەرجەییان رسول الله صلى الله عليه وسلم بصدقة ناوي بردوه كأفرمي وفي بضع أحدكم صدقة. وخدي زواج بروسيك لأولي وتأخيري عبادة، چونك الله سبحانه وتعالى فرماني بيكردوه كأفرمي وأنكحوا الأيام منكم وأفرمي فانكحوا ما طاب لكم، ورسول الله صلى الله عليه وسلم فرماني بيكردوه كأفرمي يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج. هەر شتێکیش لەم دینەیە لە قورئان و سنەتە فەرمانی پێکرابێ بێتە عیبادەت. بۆیە ئەو کەسێک کە توانایی ئەو عیبادەتەی هەیە و ئەنجامیەدا هەر لە سەرەتای گرێبەستەکەوە کە ئەنجامەدرێ ئەو لەگەڵ هاوسەرەکەیە لە پرۆسەیەکی دوور و درێژی عیبادەتە. بەرهەمەکەشی منداڵێکە کە ئەگەر ساڵح بێ بێتە خێر و بەرەکەت و ئەبێتە چاکە بۆ دایک و باوکەکە لە دوای مردنیشیان. بۆیە لەبەر ئەوە الله سبحانه وتعالى بميثاقا غليظا ناوي بردوه. ورسول الله صلى الله عليه وسلم لا سرمرقا دواء موشقاريا كان يشيبو أي فرمو اتقوا الله في النساء، اتقوا الله في النساء، اتقوا الله في النساء. تقوى الله بكن لآفرة كانت أنا، تقوى الله بكن لها وسر كانت أنا، فإنهن عوان عندكم. بەڕاستیەوان ئەمانەتن لە دەستیەوە، ئەو ئافرەتانە ئەمانەتی ئەڵڵان لە دەستی ئێوە. پاشانی فەرموو فإنكم أخذتموهن بأمانة الله، ئێوە بە ئەمانەت لە ئەڵڵاتان وەرگرتووە و بۆ بەرهەمێکی دروست لە کەس و کاریتیان وەرگرتووە. واستحللتم فروجهن بكلمة الله، وإيوة داويني أوانتان حلال كردوه بكلمة الله. ويا قدار بن أما بيمانيكي قرسة لنيوانتانا نكن بسوك سيدي كان بهيت شوية، شكا براسي بسوك سير كردني أو بيمانة بيشها مشتي لنا وبردني خواتانا وخۆتان دووچاری سزاکەن. ئەم پەیمانە لە کێوە بە سووک تەماشاکرێ. لەو کاتەوەی
کە پیاو بچووکترین مافەکانی هاوسەرەکەی پێشێلەکاو نایداتێ، وەلەو کاتەوەی کە ژن بچووکترین مافەکانی پیاوەکەی پێشێلەکاو نایداتێ. ئەبەو شێوە وردە وردە ئەو پەیمانە دەست ئەکرێ بە هەڵوەشاندنەوەی تاوەکو بگاتە گەورەترین کار کە پیاو خیانەت بکە لە ژنەکەی یاخود ژن خیانەت بکە لە پیاوەکەی. ئەو کاتە ئیتر بە شێوەیەک بە قورسی لە سەریانەکەوێ. ئەگەر بێت و ئەو ژنە تووشی خیانەتی زینا ببێ ڕەج مەکرێەوە، ئەگەر ئەو پیاوەش تووشی خیانەتی زینا بکرێ ڕەج مەکرێ. تەماشای قورسی و گەورەی و گرانی ئەو پەیمانە بکە. خیانەت بکەی لە تەوحید مرتد بیتەوە، بە مردنێک ئەکوژرێ ئازار و ئێشی کەمترە لە گەردنێ درێ و تەواو. بەڵام تەماشا بکە خیانەت بکەی لەم پەیمانە بە چ شێوازێک ئەکوژرێ بەڕەجم. بۆیە بەڕاستی ژنان و پیاوان زۆر گرنگە بگەڕێنەوە بۆ ئەم واتە قورئانیانە و گرنگی بەو پەیمانە بدەن. لە بچووکترین حاڵەتە چاو هەڵ نەبڕن بۆ حەرام، چ پیاو بۆ ئافرەتێکی نامەحرەم و چ ژنیش بۆ پیاوێکی نامەحرەم، چونکە لەوێوە ئیتر وردە وردە هەنگاوەکان فراوانترە بن و شکاندنی پەیمانەکە دەست پێ ئەکاو چوونە ناو قوڵایی ئاسانترە بێ لەسەر هەردوولە. کە بەڕاستی ئەمڕۆ ئەبینین زۆرێک لە پیاوان زۆرێک لە ژنان چاویان ناپارێزن لە ناو مۆبایلەکانیانە، چاویان ناپارێزن لە بەرامبەر شاشەکانە، دواتریش چاویان ناپارێزن لە بەرامبەرەوەیە کە بەردەمیان نادێ، گوێشیان ناپارێزن و زوبانیشیان ناپارێزن، هەتا وەکو ئەگەنە ئەو ڕاددەی ئەو پەیمانە تەفروت و ناکەن لە نێوان خۆیانە، بێمنەتە بن لە یەکتری، ئەوەڵێ تەلاقم بدە، ئەو ژەڵێت تووڕەمکەی سێبەردەکا خەمە دەستت، کە بەڕاستی ئەمە جۆرێکە لە سوکایەتی کردن بە پەیمانێک کە ئەڵڵا سوبحانە وتەعالە بە گەورە و گران و قورس ناوی بردووە. وەشکاندنی قورس و گەورە و گرانەکەوێ لەسەر هەردوولا. ئەگەر بێت و لە حاڵەتێکە عوزرێکی شەرعیشیان هەبێ بۆ لە یەک جیابوونەوە، یعنی سبحان الله ئەوەش قورسەکەوێ لەسەر خودی خۆیان لە دنیا هەردوولا زەرەری لێکن، وەلەو بینەیە جاری وا هەیە منداڵیش زەرەری لێکە، تا کە بوونەوە کە ئیستیفادەی لێ بکە و پێی خۆش بێ ئیبلیسە لعنەتی ئەڵڵای لێ بێ. بۆیە خۆتان بپارێزن ئەی ژن و مێردەکان و قیمەتی پەیمان و گرێبەستەکەشتان بزانن. داواکارم لە ئەڵڵا هیدایەتی هەموو لایەک بدا، والحەمدولله رب العالمین.